باشترم بەڵام ئازارەکەم هەروەک خۆیەتی چکە پێی وتوێتی تا 6 مانگ چا نابی مێشکمە تا 6 مانگ ئازارەکەی هەرە بێ ئیتر ئەم مانگوە چوومەوانێ ئیشعای بۆ گرتمەوانێ وتی ئاوەکە کەم بۆتەوە لە مێشکە بەڵام هەر بەردەوام ئازارت دەبێت تا 6 مانگ ئازارم زۆرە بەیانی وا هەیە بەڕشانەوە هەڵەسم ئازارێکی زۆر زەخت لە خۆمەکەم بەخوا. کاکە بێ زەحمەت ئێرە ساحێبی تری هەیە؟ نەوەڵا بۆ والله ئیشەڵڵا خوا یار بێ ئەم هینە تێپەڕێنم ئەی بۆ ئەرە وەڵا ئیژەکەمەوانێ بە تەمام.